خۆتان دەزانن هەرێمی کوردستان بە قوناغی سەخت و بە قوناغی ناخۆشدا تێدەپەڕێ. ناسەقامگیری لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیستەمی حکومڕانیەوە چ وەک دامەزراوەی جێبەجێکردن یا دامەزراوەی یاسادانان دەبینی بەڕاستی ئاڵۆزی و ناسەقامگیریشی زۆر هەیە. و لە ڕووی داراییەوە ئەو پەرلەمانە ئەو کاتەی دەڵێ کاکە بابزانین داخۆت داهاتی ئەم وڵاتە چییە؟ داهاتی ئەم وڵاتە چەندە؟ کاکە بزانین داخۆت چی لێ دەکرێ ئەم داهاتی ئەم وڵاتە؟ نەک ئێستا بەشێکی داهات دیارە و بەشێکی زۆریشی نادیارە. من نەک ئێستا بێنم بەخوا لە ئەنجومەنی وەزیران گوتومە بەرز سەرۆکی حکوومەت گلەی لە خەڵک مەکەن، لە دەستگاکانی ڕاگەاندن مەکەن و لە حیزبەکان مەکەن کاتێک بازەکەن دەڵێن کاکە دارایی ڕوون نیە و شەفاف نییە، نازانین داهاتی ئەم وڵاتە چەندە چۆن خەرج دەکرێت. ئەم یەک لەوانم کە نازانم داهاتی تەواوی ئەم وڵاتە چەندە چۆنش خەرج دەکرێت.